گەورەترین پرۆژەی بەخێوکردنی مانگای شیردەر و دروستکردنی بەرهەمەکانی شیرەمەنی لەلایەن وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کەلار کرایەوە کە تێچۆکەی بڕی 10 ملیۆن دۆلارە. ئەم پرۆژەی مانگای شیر و کارگەی شیرەمەنی کە لەسەر ڕووبەری 200 دۆنم بنیادراوە و بە تێچووی سەرمایەی 10 ملیۆن دۆلار خۆی لە خۆیدا ئەهمیەیەکی باشە بۆ گەرمیان و دەبێتە ڕەخساندنی هەلیکان و لە هەمان کاتا دەبێتە هۆی ناساندنی ناوچەکە، دەبێتە هۆی هەناردایی شتومەک و بەرهەمە شیرەمەنیەکان بۆ ناوەڕاست و خوار و دەرەوەی هەرێمی کوردستان. بێگەر تاڵەبانی ڕایگەیاندەم پرۆژەیە ڕۆڵی گەورەی لە پێشخستنی کەرتی ئابووری و ڕەخساندنی دەرفەتی کار دەبێت و پشتیوانی حکوومەتی هەرێمی بۆ خاوەنی پرۆژەکە دووپات کردەوە. ئەمە جگەلەوەی ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ هەمیشە جەختمان کردوتەوە پەرەپێدانی ئاستی پیشەسازی کشتوکاڵی پەرەپێدانی کشتوکاڵ لە هەرێمی کوردستاندا گەورەترین دەرفەتە بۆ ڕەخساندنی هەلیکار کە ئەمە یەکێک بووە لە دروشمە سەرەکیەکانمان تەنانەت لە بانگەخشەکانی هەڵبژاردنیشدا بەڵێنماندا بوو کە لە ڕێگەی پەرەپێدانی سێکتەری کشتوکاڵ وەکو یەکێک لە سێکتەرە گرنگەکانی سەرچاوی ئابووری هەرێمی کوردستان دەتوانین بە هەزاران هەلیکار بڕەخسێنین. پرۆژەکە لەلایەن سەرمایەدارێکی قەزای کەلارەوە دروست کراوە و زیاتر لە 600 مانگای شیردەر لەخۆ دەگرێت و لە ڕۆژێکدا توانای بەرەمێنانی 60 تەن شیری هەیە، هەلیکاریش بۆ 200 کەس دەڕەخسێنێت. بەڕێزان جێگەی خۆیەتی لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە باڵاوانی بکەین کە هاوکارێکی معنەوی زۆرمان بوو لە دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە. بۆ سوپاسی بەڕێز وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خاتوو بێگەر تاڵەبانی و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کاک شەرجەلال و بەڕێز قایمقانی قەزای کەلار کاک شەهاب و بەڕێز بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی گەرمیان شادیەخان و بەڕێز بەڕێوەبەری کشتوکاڵی کەلار کاک سامان و سەرجەم دام و دەستگاکانی سنوورەکەکەین کە هاوکار و پاڵپشتمان بوون بۆ بنیادنانی ئەم پرۆژە استراتیژیە. ڕووبەری ئەو پرۆژەیە 200 دۆنمە و جگە لە بەرەمهێنانی شیر هەروەها کارگەی دروستکردنی بەرهەمە شیرەمەنیەکانیشی تێدایە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.